کەرنەڤاڵی گرتێبەردانی سەرپۆش بەشی یەکەم دەقی شێرزاد حەسەن. هەتا چارشێو بەسەرتەوە دەبینم نازەنینی کورد، بەسەر بیلبیلەکەی چاوی مندا دەکشێتە مێکی تر، کە فرمێسکم لەسەر ڕوخساری کیژی دڵشکاو بینی. وتم یاخوا لەسەر سورگوڵ نەیبینم شەونمێکی تر. هێمن موکریانی. لاواندنەوەیەک بەیادی ژینەی نەمرد. شایی خوێنباران. ژینە گیان و گیانفیدا. ماڵ ئاوا. چ باسە؟ هەنووکە لە ئاسمانەی؟ یان بەڕۆح و گیان و جەستا لەوە ماندووتری کە ئەم سەرزەمینە بەجێبێڵیت. سۆز و میهر و نۆستالاژەی تۆ لەگەڵ خاک و خۆشی ناخۆشی خەڵکانێکە کە کەمینەیەکی ئاشنان بە تۆ و هەم پەرۆشی ئەوانەشی کە نەیان ناسیت. من دڵنیام کە تۆ ناخوازی کەس پەنجەیەکی بریندار بێت، مەرگە ساتی خۆت ئاسا ئازار بچێژێت، چونکە دەزانیت وەک تۆ ستەمدیدە و زامدار و لێوبەبار و زێدە پەژموردن. ئاخۆ هەنووکە خەوتوویتیان بێداریت. تۆ بڵیت ئاگاد لەو شۆڕش و هەراو زەناو گۆڤەن دەبێت کە خوێن و خەنە و خەندە و خەم و خۆشنودی ئاوێتە بوون لە تەک خەیاڵی ئاگرین و خولیەی سەرفرازی سربەستی دنیای تەنیوەتەوە بە هەزارەها نەوبووک و کچانی نەباڵق و بێوەژن و درۆزەکەر و کەلاوەنیشین و کۆشکنیشین هاوسۆزی تۆن، چمەی نەبن چنێرینا لە خانمان و لە پیاوان، هەم یاخی خەوبینین بە ئایندێکی زێڕەوشان و موژدەبەر و موژدەهێن کە هاوسۆز و هاودەردی تۆن. کەمێکی سەر هەڵبڕە و ببینە چ شاوی لۆغان و جۆش و فرۆش و جۆنبۆشێکە کە دڵی هەر هەمووان دەخاتە سەڕیت میسرودی. ئەی ڕەقیب و خوایە وەتەن ئاواکەی، دیسانەوە هەر تۆ سەرقافڵەچی هەزارەهای لەوانەی کە خەونیان بەشکاندنی قەفەزەکان و داڕوخانی قەڵاسەختگیرەکان و بەندیرخانەکانەوە بینیوە کە ببوون بە زیندان و گۆڕستان و سزاخانە و دۆزەخێکی هەڵایساو بۆ هەر هەموو ئەوانەی نەترسانە خەونیان بە دنیایەکی بەهادارتر و ئارامتر و یەکسانی خواستتر و مرۆڤ پەروەرانەترەوە بینیوە کە بێتە بوون و ببێت بە حەقیقەتێکی ڕەها. خۆشی قوربانی گیانی گیانان گوتیان کە گوایە جوانە مەرگ بوویت، وەلێ حاشا هۆبەوری ئازا و سەرمەشقی ڕابوونێک کە هەموومان خەونمان پێوە بینیوە. بێگومان جوانە مەرگ بوویت، وەک خانمە شۆڕژبانی فەڕەنسایی ژاندارکی پاکیزا کە وەک تۆ دژیستەم و بێدادی ڕۆحی کەڵەگای نێرسالاری دستسالاری دەجەنگا. بەڵام ئەوە هەر تۆ بوویت، خۆتەواری بەرزەفڕ کە باڵەکانت دەیدا لە بنی عەرشی فەلەک، هاوکات چریکەت تاریک پەرستەکانی کاسوهوڕ و گێش کردووە تۆ قاندوونی، گەرچی لە چاوی ئەوانی کۆنەپەرست و کوێر و بێڕوح و دڵ و مێشک وایەن مەزەندە کردووە کە داربەدەستەکان تۆی فریشتیان ڕەوانەی دۆزەخ کردووە. ئەوە تۆیت، خۆ تاقانەتری مێینە کە وەک خانمە شۆڕژوانانی کوردستانی ڕۆژئاوا بە خوێنی پاکی خۆت دنیات بێدار کردەوە و گرەوت بردەوە کە نەک بە تەنها ئێران و بەس، بەڵکو لەسەر نەخشە و کۆی جوگرافیای ڕەشهەڵاتی ناوەڕاست و سەرزەمینی ئەودی و زەریاکان. ئەوە تۆ بووی بە بەیداخ و مەشخەڵ و نمونەی گیانفیدایی بە درێژایی چەندین سەدا دەنێو مەملەکەتێک و مێژوویەک کە زیندان و قەسابخانە بۆ ژمارەیەکی زۆر لە ژنان و کچان بەرپا دەکەن بێ چەند و چوون، لە سەردەمی دەقنانوس و قالوبەلاوە، لەسەر نیگایەک و ماچێک و ڕفتێکی بابردوو ساڵەهایە سەنگەسارتان دەکەن بە ناوی ڕاگرتنی شەرەف لەسەر قامچی چەقۆشم شوێری خوێناوی. بەڵام ئەوە چریکە و ناڵە و نێسکە نێسک و بانگی خوێناوی تۆ بوو کار چوارقڕنەی دنیای تەنیوە. ئاتۆی خۆشەویست لای ملوێنەها بووی بە سیمبل و سەرمەشقی شۆڕش و بەرخۆدان، بگرە لە چاوی هەر هەموو هاوخوێن و هاوتوخم و هاوڕەگەز و هاوسۆزەکانت جوانیەکت بەجێهێشتووە کە بارتەقای خەون و خۆزگەی هەر هەموو مەردەمگەلی ژیان دۆست و جوان ناس و جوان پەرست و بەرزە دەماغەکان. بە چه سحر و ئەفسونێکی سادە و خاکەڕایی توانیت ڕوحی پاکی خۆت زاڵ بکەی، بەسەر هەر هەموومان لە دەوری خۆت کۆ بکەیتەوە. دەنێو ئەم ڕۆژگاری کە سیخناخە لە پیاوانی گرگن و خەسی و دژەژن و کۆی هاوڕەگەز و هاوتوخمەکانی تۆ. پاییزنامە هۆ لە پاییز و خەزان مەلول و خەمناکتر لە شاعیرێکی بێبەهرە و ئیلهام کە نەتوانێ باسی هەڵوەرینی تۆ بکە، وەک دارستانێک بەدەم ڕەشەبای کینەی پاسدارانەوە کە لە خیابانێکی قەڵەباڵغدا پاییزی ڕاگەیاند کە گەڵاڕێزانێکی وەدوی خۆی هێنا کە هەزارەها خیابانی دیکە مژدەی بەهارێکی بە ملوێنەها بەخشی. ماڵ ئاوایی تۆ چ مۆعجیزە و پەرجوویەک بوو کە هەر هەمومانی لەسەر سفرەخوانی خۆشەویستی کۆ کردەوە. ئەوەیان چەندە سەنگین و پەرجوویەک بوو کە نواندت بە ماڵ ئاوایی خۆت.
دۆستان و دوژمنانی دڵڕەشت لەسەر هەمان ئەو خیابانەدا گرت کردەوە و هەم لەسەر هەر هەموو جادە و کوچە و کۆڵانەکان و خیابانەکانی دیکە کە تۆ کردت بە ئاگردان و خوانووی بەرخۆدان و خۆشەویستی و جۆش و خڕۆش و سەرکەشی و خەونی زیندەگیش کۆمەندانە کە ئەگەر تا هەنووکە نەمان بوو بێت و خەون بوو بێت ئەوە تۆ لە پاییزێکی خەمناکی نێودڵ و ڕوحی ئێمەدا وەک تەتەروپێکی شارەزا هێنات و دەنێوچاوانی ئێمەت داچان هۆ خەوهێنە خەمگین و بەجەرگ و خاکەڕاوزێدە سەلار و سەنگینەمان ئەوەیان چ گۆبەندێکە کە چەند تاڵەموویەکی سەر و پرچی تۆ یانژی قەفێک لە کەزی یاخی و خەڵاتوی سرک و جوانی تۆ کە بە بەرچاوی هەزارەها خۆیان لە ڕەفتە و سەرپۆش ڕاپسکاند تا بەکامی دڵی خۆت هەتا و هەوای پاک بیشواتەوە ئاخر نەدەکرا جوانیە کە لە ناوتۆی قەشەنگ و نەترسدا بخنکێت ئەرە بەڕاست ئێمە لەسەر کام ئەستێرە دەژین کە سەر و پرچی تۆ پیاوانی هەوەزباز و خۆنەگر لە شەهوەت ڕژێندا هار و دەیری و دەلی و دێوارە بکات بە تەنها بەبینینی سەر و پرچ و کۆت و بێسەرپۆشت تۆ بڵی ئەوان و ئێمە جێنشینی هەمان ئەستێرە بین ئەمن گومانم هەیە یان قامچی و دەربەدەستەکان بە هەڵەکەوتونەتە سەر ئەم زەمینە یانژی ئێمە وەک پۆلە باڵندەیەکی نێچیری پێکرا و بەدەم شەقژنی ساچمەزەنەوە بەدەم باڵەفڕەوە ڕوو ئاسمانی تاریک بە تەمتومانی دووکەڵ و ئاگربارانەوە ئاخر حکمەتی تێدا نییە ئەوانی دیکەی ئیماندار و خواناس زەندەقیان لە پرچ و پەرچەم و زڵف و ئەگریجەی کچان و ژنان بچێت و بتۆقن ئەوەیان چ سام و ترس و فۆبیایەکە بەرامبەر بە جوانیەک و زیباییە کە خودی یێزدانیانژی سروش بەخشیوێتی کە بێ پەند و حکمت نییە پەحاو ئەفسوس و جەخار و سەد حەیف مخابن بۆ ئەو ئیماندار و بڕوادارە بەست زمانانە پەرچەمی ئاگرین چ شەرم و شوورەیی بوو کە پیاوانی ئامێرد و ڕۆبۆت ئاسا و ئەڵقەلەگوێ زەندەقیان چوو لە پای یاخیبوونی چەند تاڵێک لە ئەگریجە و پەرچەمی نەترست کە گوایە لە ترسوتاوی دزەکردنی زوڵفی تۆ لەوەدایە ئەرشی فەلەک بلەرزێنێت گەرچی ئەویان مەحاڵ و مەحاڵیش نییە بەڵام لە چاوی پیاوانی دەربەدەست و پاسەوانانی ئاداب و ئاکار ئەتۆبووی بەکانگا و سەرچاوی کوانووی گڕکان و تۆفان و وەی شومە و بمەلەرزە و فیتنە و فەساد و فسق و فجور و فاحیشە بەڵام لە چاوی پیاوانی دەربەدەست و پاسەوانانی ئاداب و ئاکار ئەتۆ بوویت بەکانگا و سەرچاو کوانووی گڕکان و تۆفان و وەی شومە و بمەلەرزە و فیتنە و فەساد و فسق و فجور و فاحیشە